لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم میوانەکەم بەڕێز نیازی ئەرگوشی جێگری سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەگەر ئاماژە بە هەرێمی کوردستان بکەین لەماوەی چەند ساڵی ڕابردوودا ژمارەی زۆر کێڵگەی مین و زەوی پاکراونەتەوە چه کاریگەریەکی هەبووە ئامارەکان چیمان پێ دەڵێن لەو بارەوە چەندە هەوڵەکان بەردەوامن. سپاس گوڵباخان بۆ ئەم دەرفەتە پێشەوە بچمە سەر وەڵام ئەمەوێ پیرۆزبایی لە ئێوە و لە گشت ستافی کەناڵ 24 و بەڕێوەبەری کەناڵ 24 بکەم بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی کە ماوەی 10 ساڵە کەناڵی کوردستان 24 کەناڵێکی بارزە لە ناو میدیای کوردی و عێراق و جیهانیشدا بەڕاستی لە ڕووی دەستگای مینیشەوە کەناڵی 24 زۆر هاوکاری ئێمە بۆ پەیامی ئێمەی گەیاندووە چ لە ڕێی چاوپێکەوتن و ئەوانە بێت چ لە ڕێ ڕپۆرتاژ و ئەمانە بێ بۆیە جێ دەستخۆشیە سوپاسان دەکەم بەنسبەت وەڵامی پرسیارەکەت ڕاستی جێداخە کە تا ئەمڕۆژ مین و تەقەمەنی نظامی پێشووی عێراق هۆکارن بۆ کوشتنی خەڵکی خۆمان خەڵکی مەدەنی کە هیچ گوناحێکیان نییە و ڕێگرن لە ئەنجامدانی پرۆژەی گرنگی حکوومەتی هەرێم کە یان کەرتی تایبەت کە دەیانەوێت خزمەتی هاوڵاتیان بکەن و هەروەها ڕێگرن لەوەی کە خەڵک بۆ کاتی خۆش بەسەربردن بچیتە ئەو دیمەنە جوانانەی کە لە هەرێمی کوردستان هەنە ڕاستی ئەم مەساحەیە کە ماوە شوێنی زۆر زەحمەتن زۆر هاوکاری زیاتری دەوێتن زیاتر هەڵکەوتون ئەو ناوچانە ئەم ناوچانە بە پێی طبیعەتی شەڕی ساڵی عێراق و ئیران لە حاجومەران ناوچە سنووریەکانە لە پێنجوینە لە هەڵەبجەیە ئەمانە زۆر بە چڕی من ڕێژ کراون کە ماوەیەکی زۆری دەوێت بەڕاستی بەو ئیمکانیاتانەی کە ئێستا هەمانە خۆشبەختانە ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم پاڵپشتیمان دەکات سەرڕای ئەو نەهامەتیە یان ئەو کێشە دارایانەی کە حکوومەتی فیدرال بۆ ئێمەی دروست کردووە بەڵام بە سوپاسەوە دەڵێم وەزارەتی دارایی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران خودی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی کە پاڵپشتێکی تەواوی دارایی ئێمە دەکات و ئەمە نیشانەی ئەوەیە کە دیدگای جەنابیان دووربینە بۆ چارەسەرکردنی کێشەی مین و تەقەمەنی لە هەرێمی کوردستان. باشە حکوومەتی عێراقی چاوکارێکی هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی کە بتوانێت لەو هەوڵانە بەردەوام بێت؟ بەداخەوە نەوەڵا حکوومەتی عێراق هیچ چاوکاریەکمان ناکاتن ڕاستی ئێمە دەزانین کە بودجەیەکی زۆر و منحەیەکی زۆر لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەدرێت بەو ڕێکخرا و کۆمپانیانەی کە لە بەغدا هەن بەڵام بەشی ئێمە زۆر کەمە و ناشزانین چەندە سەراحەت چکە بۆ ئێمە دیار نەکراوە و ئیمکانیاتیان گەڵک زۆرە ئەگە بڵێن لەوێ وەکو ئێرە نیە وەکو هەرێمی کوردستان نییە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ نمونە هەموو بارگرانیەکە بۆ دەستگای مینە تیمەکانی دەستگای مینن تەنها ڕێکخراوێک لێرە هەیە کە ئیشی پاکسازی بکاتن بەڵام لەوێ ئەگەر ئیمکانیاتیان باز بکەم 22 ڕێکخرا و کۆمپانیای خۆماڵی هەیە دە کۆمپانیا و ڕێکخراوی بیانی هەیە لەوێ حەشدی شعبی ئیش لە کاروباری مین دەکا وەزارەتی ناوخۆ بەرگری شارستانی بۆ نمونە ئەمانە هەمووی لەوێ کار دەکەن بەو حەجمە گەورەیە بەڵام دەبینین بەرهەمەکەیان بەو شێوازە نییە حتا لە ڕووی تۆپۆگرافیشەوە لەوێ ئیشکردن زۆر ئاسانە جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ هەرێمی کوردستان کە توپۆگرافیەکەی زۆر زەحمەتەکانی داعش لە مووسڵ و لە نێنەوە و دەشتەکانی دیکە کە کاتی خۆی لەوێ بوون ماوەتەوە خەڵک ناتوان بگەڕێنەوە کەواتە ئیمکانیات و بودجە زەبەلاح و پاڵپشتی دەرەکی و ناوخۆی بۆ کار لەسەرم پرسە ناکات. ئەمە زۆر ڕاستە ڕاستی ینی ئێمە زۆر جار کۆبوونەوەشمان هەیە لەگەڵ یعنی با بڵێن پەیوەندیمان هەیە بەڵام لەوانەیە لەو ئاستەش نەبێ بەڵام ئەم پرسیارانەیان لێ دەکەین هەر بۆ نمونە ئەگەر نمونەیەک بینمەوە ئەم قەردی بەریتانی کە 400 میلیۆن دلار بۆ تەخسیس کرابوو بۆ کاروباری مین لە بەغدا ئێمە زیاتر لە 3-4 جار سەردانی ئەو وەزارەتی ژینگەمان کردووە و پێمان گوتووە ئەمە دەرفەتێکە بۆ ئێمە بەڵام نەخۆیان توانی ئەم دەرفەتە بقۆزنەوە لە ئێمەش گەڕان ئەم با بڵێن ئەوەی کە بەرمان دەکەوێت کە
بەدەست بینین باشە بەڵێ دیارەکە لەم ماوەیە هەوڵێکی زۆر دراوە بۆی کە ئەو ناوچانە دەستنیشان بکرێت کە هاوڵاتیان ئاگادار بن بە تایبەتی لەو ناوچە سنووریانە کە بەڕێزت ئاماژت پێکرد چۆن هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە هەم بە دانانی نیشانە کە لەو شوێنانە مین هەیە هەندێک جار لەوانەیە هاوڵاتیان زۆر گوێنە دەنان بابەتانە بۆیە تووشی کێشە دەبنەوە و ئەو ناوچانە زۆرن کە ماون ئێستا پاک بکرێنەوە ینی ئەکرێت بڵین لە ماوەی داهات و دایتر هیچ ناوچەیەکی بەمیندا ڕێژرا و یا تەقەمەنی نووسوو لە ناو خاکدا نامێنێت گوڵباخان ئەم پرسیارە هەندێک زەحمەتە جوای بدەینەوە بەڵام پەیوەستە بە دابینکردنی پاڵپشتی دارایی سەراحەت پێت بڵام بە دەرەجەیەک دوایش توپۆگرافیەکە و کەش و هەوا ئەمانە هەمووی دەور دەبینن لە خێراییکردنی کۆتاییهێنان بە کێشەی مین لە هەرێمی کوردستان بەڵام تا ئەو کاتەی ئێمە طبعا تیمی هوشیارکردنەوەمان هەنە ئەمانە ڕوبەڕوو لەگەڵ خەڵک قسە دەکەن و لە ڕێگەی کەناڵەکان و لە ڕێگەی پێجەکانی ئەلکترۆنی ئەمانە هەموو پەیام بڵاوەکەنەوە بۆ سەلامەتی گیانیان و هەروەها کە بڵێن ئێستا بوو نمونە 2028 کۆتایی ئەوەیە یعنی با بڵێن بە پێی ئۆتاوە ئەبێت 2020 هیچ مینێکی دژە کەسی نەمێنێ بەڵام لە ئێستادا ئێمە ئەم ساڵ هەوڵ دەین کە ئەم دە ساڵی تر بوو جاری دووەم درێژ بکەینەوە لەبەرەوەی حکوومەتی عێراق نەیتوانی ئەم وعدە بەجێ بگەینێتن بۆیە من بە تەسەوەری من ئەمە زۆر دەخواێنێ یعنی ئەگەر ئەم ئیمکانیەتانە بەهێزتر لێ نەکرێن سەرچاوی مرۆیی و سەرچاوی داری زیاتر لێ نەکرێن کێشەی من لە هەرێمی کوردستان و لە عمومی عێراق زۆر دەخواێنێ زۆر باشە دیارەکە ئەو کەسانی کە لە بواری هەڵگرتنەوەی میندا کار دەکەن لەگەڵ دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان کەسانی پسپۆڕ و شارەزان هەندێک جاری شەبینین کەسانی خۆبەخش تووشی حادسە و تووشی ڕووداوی نەخوازراویش دەبنەوە ئیمکانیاتی مرۆیی هەرێمی کوردستان لەو ڕۆوە چۆنە تا چەندە پشتان بە پسپۆڕان و شارەزایانی ناوخۆ لە بوارە بەستووە ئێمە کارمەندی دەستگا ڕاستی زۆربیان زیاتر لە 20 ساڵە کار دەکەن و لە بواری جیاجیا هەمویان شارەزایەکی زۆر باشیان هەیە لەو بوارە و هەندێکیان تەنانەت ئێستا لە دەرەوەی وڵاتیش دەکەن کە پاڵپشتی بەرنامەکانی تر دەکەن کە ئەمە جێی شانازیە بۆ ئێمە ڕاستی و دەستگا یعنی تەنها مۆڵەت ئەدا بەو کەسانەی کە تەنها ڕێگە ئەدا بەو کەسانەی کە مۆڵەتیان هەبێتن لەم بوارە ئیش بکەن بۆیە چونکە ئەم ئیشەی یاخود ئەو کارەی میلابەری بە پێی پێوەری نێودەوڵەتی دەکرێت بۆ گەرانتیکردنی سەلامەتی هاوڵاتیان پاشپاکردنەوەی مین و تەقەمەنی بۆیە ئێمە زۆر گرنگی ئەدەین بەو کارمەندانەی کە ئەم شارەزاییان هەیە لێرە ڕاستی زۆر باشە ئێستا چەند ڕووبەر لە هەرێمی کوردستانیا کێڵگەی منی مەترسیدار هەیە چەندی پاکراوەتەوە ئەم ساڵ وەکو راپۆرتەکە شاماژەی پێکردنەوە کێڵگە پاکراونەتەوە چەندی ترماوە کە تیمەکان بتوانن ئەو کێڵگانە بناسێنن و دەست بە پاکردنەوەیان بەڵێ خۆی ئەم ژمارەیەک هەردەم دەیڵێنەوە کە 776 کیلومتری دووجایە ئەمە لە 2004 و 2006 ئەم ڕووپێوە کرا لە بوو سەرتاسەری عێراق کراوە تەبان ئەو کاتش ئەگەر حەزەکەم ئەو باسەش بکەم زۆر جار ئەڵێن مەسەلەن مین و تەقەمەنی لە پارچەکانی تری عێراق زۆرترە لەوەی لە هەرێمی کوردستان بێ بەڵام ئەمە ڕاستام قسەیە بەڵام ئەگەر حسابێکی ئەوە بکەین کە ڕووبەری عێراق 432,000 کیلومترە لە هەرێمی کوردستان 42,000 یعنی لە هەرێمی کوردستان تقریبا 1.89 بە چڕی مین ڕێژ کراوە بەڵام لە بەغدا سەرڕای ئەو زۆری مینەکان تقریبا 1.39 کەواتە لێرە چرترە و مەترسیدار تریشە طبعا ئەمە باسی 200 لە نێوان 200 تا 250 کیلومتری دووجا دەکەین کە ماوەتەوە لە 520 زیاتریش بە لەو ماوەی کە 30 ساڵ بوو لە ڕێگە ڕێکخراوەکان و کۆمپانیەکانی بواری کاروباری مین و دەستگای گشتی کاروباری مین بە سوپاسەوە تامان خاوێن کراونەتەوە تا ئێستا زۆر سپاس دەکەم بەڕێز نیازی ئەرگوشی جێگری سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین زۆر سپاس کە لەگەڵمان بوویت سپاس